لەبارەی دوایین پێشهات کە ئاویش گفتوگۆ و دانوستانە لەگەڵ پرۆفیسۆر جوانا هێڵت کەمنگز بەڕێوەبەری بەشی دیارساتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە زانکۆی بێلۆر لە فلۆریدا لەگەڵم دەبێت. بەڕێز جوانا زۆر بەخێر بێ بۆ کوردستان 24 ینی کردە سەربازیەکان هێرشەکانی ئەمریکا و ئێران و توندبوونیان چاوەڕێەوەی لێ دەکرێت کە گفتوگۆ بکرێت. هەمیشە هەندەرە ئەگەر هەردوو لایەنی شەڕ ئاماژە دەردەخن کە ئیرادەیەک هەیە گفتوگۆ بکەن، بەڵام لەو بڕوایەدا ئەگەرێک هەیە هەردوو لە ئێستا هەوڵ دەدەن بە شێوەیەک یارمەتی دەربێ بۆ دۆخی ناوخۆییان زیاتر لەوەی ئاماژەیەک بێ کە ئەوان بەڕاستی ئامادەن سازش بکەن تا بگەنە چارەسەرێکی درێژخایەن. ئەمریکا چی لە ئێرانەوێت لە گفتوگۆکاندا بەڕێز جوانە؟ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا داوا دەکات بە تەواوی کۆتایی بە پرۆگرامی ئەتۆمی ئێران بێت. ئەمە خاڵێک جگە لەمەش سیستەمی حکومڕانی بە تەواوی بگۆڕدرێت بۆ هەر شتێک بتوانێت بەرگری لە خۆشی بکات. یەکێک لە سەختترین خاڵەکان ئەوەیە داواکاریەکەیان ئەوەیە چیتر پەیوەندی لەگەڵ هیچ میلیشایەکی ناوچەکە نەمێنێ. باشە، ئێوە پێتان وایە کام جەنگە تاکەی بەردەوامە بێت؟ یەکێک لەو خاڵانەی ئێران بە ڕاشکاوی قسەی لەسەر کردووە وەک وەڵامێک بۆ داواکاریەکان ئەوەیە ئەم بابەتە پەیوەستە بە سیاسەتی ناوخۆییەوە، دەیانوێت بەو شێوەیە دەرکەون کە ئەوان ڕژدن ئەگەر ئەو جەنگە کۆتایی بێ. هەردوو سەرۆک ترامپ و ئێرانیش دەیانەوێت بڵێن ئێمە ئێستا خواستی خۆمان بەدیهێناوە، ئێستا ئێمە وەڵام دەدەینەوە کە ئایا دانوستان دەکەین یان ئێران ئەو توانایی هەیە ڕێگری لە ئەمریکا و ئیسرائیل بکات بڵێن ئێمە سەرکەوتوو بووین، چونکە هەر کەسێکی سەربازی هەر کەسێک شارەزا بێ لە بواری سەربازی پێ دەڵێ دوژمنیش بۆی هەیە قسە لەسەرم بابەتە بکات، چونکە نە ئێران نە ئیسرائیل نە ئەمریکا ناتوانن بە تەواوی ئەو جەنگە ڕاگرن. بابەتەکە بەوە پێیوەستە ئامادە بن گفتوگۆ بکەن. باشە، ئەگەر جەنگ بەردەوام بوو ئەمریکا هێزی زەمینیە نێرێت؟ سەختە ئەمە یەکلا بکەینەوە. مەترسیەکی گەورە هەیە لە سەرم بابەتە بە تایبەتی لە ڕووی سەربازی شوە، چونکە کاتێک سەربازێکی زیاتر دەنێریە ناوچەکە بۆ هەر وڵاتێک بێ، ئەو کاتە هەڕەشەیەکی گەورە هەیە لەوانەیە بریندار بن یان بکوژرێن، ئەمەش فشار لەسەر حکوومەت دروست دەکا، ئەو کاتە سەرباز زیاتر بنێرێ. بۆیە لەوانەیە ببەسترێەوە بە زیادکردنی ئاڵۆزیەکان کە لەوانەیە خوازیاری زیادبوونی ئاڵۆزیەکان نەبووبی. ئەمە هەڕەشەیەەکە. هەڕەشەیەکتر بۆ سەرۆک ترامپ ئەوەیە خەڵکانێکی زۆر هەن پشتیوانیان لی دەکرد چونکە گوتی من چیتر ئەمریکا پەلکێشی جەنگ ناکەم، بەڵام ئێستا ئەوان پرسیار دەکەن بۆچی ئەو کارەی کرد کە دەیگوت نایکەم. ئێستا سەربازێکی زۆر بنێردرێت ئەو کاتە شکست دەێنێ، بە تایبەتی لە کاتێکی هەستیاری و نزیک دەبینەوە لە هەڵبژاردن. باشە، ئێران لەبارەی دوورگەکانیەوە دەڵێت کە ئەمریکا پلاندانێ بۆی دوورگەیەک داگیر بکە، بێگومانی نیانە و دوورگەیەش خارگە. ئەمریکا بیر لە داگیرکردنی دوورگەی خارگەکاتەوە بە تایبەت دۆناڵد ترامپ. زۆر ئاسانە سەرباز بنێریە دوورگەیەک، بەڵام زۆر سەختە ئەو سەربازانە لەوێ بهێڵیەوە
ناوچەکەش کۆنتترۆل بکەیت لە کاتێکدا دوژمن هەیە ئۆپۆزیسیۆن هەیە من بەو شێوەیە سەیری دەکەم هەڵەیە ئەمە بڕیارێکی نادروستە ئەمریکا دەری بکات. یەکێک لە کارتێکەرەکانی دیکە ئەوەیە کە ئێمە ڕەچاوی ناکەین سەرڕای ئەوەی لە سەرەتاوا دیار بوو ئەمریکا و ئیسرائیل هەمان کاریان دەکرد بەڵام ئیسرائیل خۆی خاڵی لە پێشینەی دیکەی هەیە پرۆسەی بڕیاردانەکەشی تایبەتە بەخۆی سەبارەت بۆی ئەمریکا لەگەڵ ئێران چی دەکات لەو بڕوایەدا نیم ئەمە واتایەوە بگەینێت ئیسرائیل دەوەستێت ئەگەر ئەمریکا بڕیاریدا بوەستێت. بەستت ئەوەیە ینی ئەگەر ئێران و ئەمریکاش ڕێک بکەون مانای وانییە کە ئیسرائیل هێرشەکانی بوەستێنێ بۆ سەر ئێران ئایا ئێران بە دانوستانێکی لەم شێوەیە ڕازیە بێت؟ نەتەنیاهو لۆ بڕوایەدا پێویستە بە خەڵکەکەی بڵێت کە ئەو سەرکەوتوو بووە لەوەی ئیسرائیل چی دەوێت بەڵام هەمان شت نییە کە ئەمریکا لەوانەیە بیەوێت. بۆیە بە دڵنیاییەوە دەبینین دابەشبوونێکی زۆر هەیە لە سیاسەت و استراتیژیەتی ئەو دوو وڵاتە تەنان لە ڕوانگەی ناوچەکەش هەردوو کە دەیانویست لەگەڵ ئێران لە جەنگدا بن بەڵام ئایا بەو شێوەیەش دەبێت ئەوەی ئێمە دەیبینین ئامانجەکانیان زۆر جیاوازە ئێستاوای دەبینین نەتەنیاهو ئاڵۆزیەکان زیاتر دەکات چونکە دەیەوێت ئەو زۆرترین کار بکات زۆرترین ئامانج بەدی بێنێت بەر لەوەی ترەمپ هەوڵ بدات پاشەکشە بکە بەر لەوەی ترەمپ پاشەکشە بکە ئایا نەتەنیاهو لە بڕوایەدایە ئەوی ویستی بەدیهێنا بۆیە ئەمە شوا دەکات دانوستان زۆر زۆر ئاڵاستر بێ. باشە تا ئێستا کێ براوە ئەم شەڕەیە بەڕێز جوانە؟ لەو کاتەوەی ئەمریکا و ئیسرائیل جەنگەکەیان هەڵگیرساند ئامانجەکانی ئێران ئەوەیە بتوانێت بە دووریان بخات بە دووریان بگرێت ئەماش زۆرێکە لە جەنگێکی فرەچەشن ئێران ئەو چەکانی بەکاری دێنێت زۆر گرانبەهانین بۆ ئەمریکا سەختتر دەبێت ڕێگری لەو چەکانەش بکە بۆیە ئێران تا ڕادەیەک سەرکەوتوو دەبێ ئەگەر بتوانێت زیان بە وڵاتانە بگەینێت کە پێی وایە پشتیوانیان لە ئەمریکا کردوە لەو جەنگەدا بەداخەوە ئەمە واتای ئەوەش دەگەینێت خەڵکێکی زۆر لە یاد نەکەین ئێمە باز لە خەڵک دەکەین چ لە ئێران بێت یان لە وڵاتانی عەرەبی لە کەنداو لە نەهامەتیدان ئەمەش نەهامەتێک نییە لەسەر لایەنێک کە بە خێرایی کێشەکە یەکلا دەکاتەوە ئەو کاتە زیانی ئابووریش زۆر دەبێت زیانی کۆمەڵایەتیش لە داهاتوودا زۆر دەبێت. بەڵام خۆشت باست لە وڵاتانی کەنداو کرد کە ئێران چەندین هێرشی کردوتە سەریان ئەم وڵاتانە ڕازیە بن ئێران بەو شێوەیە بمێنێتەوە؟ ناتوانم لەبەری ئەو حکومەتانە وەڵام بدەم بەڵام پێشبینی دەکەم ئەوان کە لە ناوخۆ گفتوگۆ دەکەن چۆن بتوانن ئارامیەک دۆخێکی ئارامیان هەبێ ئارامیەکی درێژخایانیان هەبێ من دڵنیا نیم کە ئایا حکوومەتێکی ئاینی یا حکوومەتێکی سیکۆلار یاخود ڕێبەرێکی باڵایان لە ئێران بێت ئەوەی دایانەوێت بتوانن بە ئازادی جوڵە بکەن و بازرگانی خۆیان بکەن و هەڕەشە لە سەریان دروست نەبێت بەڵام ئیسرائیل بە دڵنیاییەوەش دەڵێ ئەوان زیاتر نیازیان لەسەر گەیاندنی زۆرترین زیانە بە ئێران تا ڕادەیەکی زۆر وێران بێ کە نەتوانێت چیتر هەڕەشە لەسەر ئیسرائیل دروست بکە وڵاتانی کەندا و ئەگەری زۆرە سەقامگیریەکیان بوێت کە ئێران
چیتر نتوانێت زیانیان پێ بگەینێ. زۆر سپاس دەکەم پرۆفیسۆر جۆنا هێڵت کەمینگز بەڕێوەبەری بەشی دیارساتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە زانکۆی بێلور لە فلۆریدا لەگەڵم بووی.